ئەم راپۆرتە کە هەڵسەنگاندنێکی بۆ خولی گرێدانی پاییزەی ساڵی 2020 کردووە سەرجەم داتا و زانیاریەکانی ئەو ماوەیە دیاری کردووە و دۆکۆمنتی کردووە و ئەم ڕاستیانەی تیادا خراوەتە ڕوو. یەکەم ئەرچی پەرلەمان لە یاساداناندا. پەرلەمان نەیتوانیوە وەک پێویست بە ئەرچی یاسادانان هەڵسێت لە کاتێکدا بۆشاییەکی زۆری یاسایی لە هەرێمدا هەیە و زۆرینەی یاساکانیش بەهۆی گۆڕانکاری سەردەمەوە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە کەچی لەم خولی گرێدانەدا تەنها 2 یاسای پەسەند کردووە. دووەم ئەو یاسایانەی پەرلەمان دەری کردوون هەم لە ڕووی شکلی و هەم لە ڕووی مەوزوعیەوە گرفتیان هەبووە و هەیە هەر بۆیە لەگەڵ دەرکردنیاندا پێویستیان بەوە بووە هەموار بکرێنەوە. سێم لە ماوەی خولی پاییزەدا پەرلەمان خوێندنەوەی یەکەمی تەنها بۆ 5 پرۆژە یاسا کردووە سەرباری ئەو هەموو کێشە و گرفتانەی کەوا هەن کە پێویست بوو خوێندنەوەی زیاتر بۆ پرۆژە یاساکان بکرێت چونکو هەم کلێنی یاساییمان هەیە بۆشایی یاساییمان هەیە و هەم جیرروگرفتیش زۆرن پێویستە یاسای تازە دابڕێژرێت و هەم یاسا کۆنەکانیش پێویستیان بە هەموارکردنەوە هەیە. دووەم ئەرچی پەرلەمان لە چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردندا. لە ماوەی ئەم خولەدا وێڕای ئەو هەموو ناڕزایی و کەم و کوڕی و داوایی کە هەبووە متمانە لە هیچ وەزیرێک نەسەندراوەتەوە. لە ماوەی ئەم خولەدا لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانەوە 2 جار داوای پرساندنی چەند ئەندامێکی ئەنجومەنی وەزیران کراوە کەس خۆی دەبینیەوە لە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی و وەزیری دارایی بەڵام ئامادە نەبوون بچنە بەردەمی پەرلەمانەوە. سێم لە ماوەی ئەم خولی گرێدانەدا نازاندرێت ئەندامانی پەرلەمان چەند پرسیاریان ئاراستەی دەسەڵاتی جێبەجێکردن کردووە چونکو پەرلەمان شەفاف نییە و ئەم ڕاستیانە ناخاتە ڕوو ئەم داتایانە ناخاتە بەردەمی نە میدیاکان و نە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشەوە. بەڵام ڕاستیەکەیە دەتوانین بیڵێن کە لە کۆبوونەوەی ڕۆژی 1 ساڵی 2020دا بەڕێز سەرۆکی پەرلەمان وتی لە ئێستادا زیاتر لە 115 پرسیاری پەرلەمانتاران وەڵام نەدراونەتەوە کە ئەمە داتای ئەو کاتە بێ ئێستا زۆر زیاترە. سێم ئەرچی پەرلەمان لە پەسەندکردنی بودجەی هەرێمدا. بەپێی پەیڕەوی پەرلەمان دەبێت لە هەموو ساڵێک لە سەرەتای مانجی تشرینی یەکەمدا حکوومەت بودجە بنێرێت بۆ پەرلەمانی کوردستان بەڵام ماوەی 7 ساڵە لە پەرلەمانی کوردستاندا بودجە پەسەند نەکراوە و 9 ساڵیشە نا حسابی ختامی و نا بەیانی مالیش نەنێردراوەتە پەرلەمانی کوردستان واتە نازاندرێت کەوا پەرلەمان حکوومەت ئەم بودجەی چۆن سەرف کردووە نەک هەر ئەمە بەڵکو پەرلەمان بۆ خۆشی بە حسابی ختامی خۆشی کە پێویستە بەپێی پەیڕە و ئامادەی بکە و بیخاتە بەردەم لیژنەی داراییشەوە و بەردەم لایەنی پەیوەندیداری ترەوە کە دیوانی ڕقابەی مالی یەکێکە لەوانە بەڵام ئەمەیشی نەکردووە. چوارەم پەرلەمانی کوردستان وەک مەرجەعی باڵای نیشتیمانی. دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لە ئاستی چاوەڕوانیەکانی خەڵکی کوردستاندا نییە. پەرلەمان ناتوانێت ڕۆڵی مەرجەعی باڵای سیاسی یاسایی هەرێم بجێڕێت. ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە لەوانە بڕوانەبوونی هێزە سیاسیە باڵەکانی هەرێم بەکاری پەرلەمان و زاڵبوونی هەژمونی حزبی بەسەریدا. دەستوری هەرێمی کوردستان کە پێویستیەکی گرنگ بوو دەبوایە کاری لەسەر بکرێت بەڵام پەرلەمانی کوردستان هیچ هەنگاوێکی بۆ نەناوە. لە دانووسانەکانی نێوان هەولێر و بەغدادا کە زۆرترین دەرەنجامەکانی ئەم قەیرانەی هەیە بۆ سەر هاوڵاتیانی هەرێمە هیچ ڕۆڵێکی پەرلەمانی کوردستان نابیندرێت بەڵکو تەنها ئەو کاتانە حکوومەت دەچێتە پەرلەمان کە وەکو مینبەرێک بۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی خۆی بەکاری بهێنێت. وێڕای چەندین جار داوای ئەندامان بۆ گفتوگۆکردن لەسەر قەرزەکانی سەر حکوومەت کە هەیە لەم خولەدا بەڵام ئەمەشیان کارێکی لەسەر نەکراوە. پێنجەم پێشێلی پەیڕەو لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە. لە ماوەی خولی گرێدانی پاییزەدا پەرلەمانی کوردستان تەنها 11 دانیشتنی ئەنجام داوە لە کاتێکە بەلای کەمەوە دەبوو 35 دانیشتن ئەنجام بدات. لە ماوەی ئەم خولی گرێدانەدا پەرلەمانی کوردستان 3 دانیشتنی کە ڕایگەیاندەبوو دوای خستووە واتە ئەنجامی نەداوە ئەمەش بۆ هۆکاری ململانەی سیاسی دەگەڕێتەوە. لە ماوەی ئەم خولی گرێدانەدا پەرلەمانی کوردستان تەنها 29 کاتژمێر کۆبووەتەوە بەپێی پەیڕە و دەبوایە بەلای کەم زیاتر لە 105 سعات کۆبێتەوە.
چوار بەهۆی ملبلانەی سیاسیەوە مانجی کانونی یەکەم کە مانجی 12 ساڵی 2020 بوو پێویست بوو پەرلەمانی کوردستان کۆبوونەوەکانی ئەنجام بدات بەڵام ئەوە بوو بە ناڕاستە و قفڵیاندا و دەرگای پەرلەمانیان داخست بووە هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نەدرا. 5 بەهۆی گوێنەگرتن لە داوای ئەندامانەوە بەش و زۆری دانیشتنەکان گرژیان تێدەکەوێت هەر بۆیە ڕێگە بە ئەندامان دەگیرێکەوە قسەکانیان تەواو نەکەن و هەروەها تەنانەت لە گەلێک جاردا پەخشی ڕاستە و خۆش ڕادەگیرێت. 6 لە دۆخی چاودێری دامەزراوەکاندان دەیان پرسیار وەڵام نەدراوەتەوە جگە لە 4 یادداشت نەبێ کە پێشکەش کراوە ئەو 4 یادداشتەش لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە هیچیان نەخراونەتە ڕوو. 7 بەرنامەی کاری دانیشتنەکان لەگەڵ خواستە هەنووکەیەکانی خەڵکی کوردستاندا و یەک نایەتەوە هەر بۆیەش بەردەوام ناڕزایی لەلایەن ئەندامان و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنەوە دەربڕدراوە و بەمەش پەشێوی دروست بووە. 6 پێشێلی پەیڕەو لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە. 1 هاوشێوەی سەرۆکایەتی پەرلەمان ئەندامانی پەرلەمانیش چەندین جار پەیڕە و پێشێل دەکەن بە تایبەت لە کاتی ئاخاوتندا ئەم کارەش هاوشێوەی پێشێلکاریەکانی دەستەی سەرۆکایەتی زیانی هەیە بۆ بەڕێوەچوونی دانیشتنەکان و بیان و دەداتە دەستەی سەرۆکایەتی کە ڕێگە بە ئەندامان نەدەن قسە بکەن. 2 لیژنە هەمیشەیەکان ئەرچی پەیڕەویان ئەنجام نەداوە لەم خولەدا لە کۆی 5 پرۆژە یاسا کە پێویست بوو 10 راپۆرتی لەسەر بنووسرێت تەنها 2 راپۆرت نووسراوە. 3 لە ماوەی ئەم خولی گرێدانەدا لە کۆی نۆکۆبوونەوەی واتە هی پەرلەمانی کوردستان 130 جار ئامادە نەبوون تۆمار کراوە واتە غیابی ئەندامانی پەرلەمان جا ئەگەر غیاب بێ و یاخود مۆڵەت بێ کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە. 4 لە ماوەی ئەم خولەدا لیژنەکانی پەرلەمان کە ژمارەیان 19 لیژنەیە تەنها 96 کۆبوونەوەیان کردووە لە کاتێکدا بە پێی پەیڕە و پێویست بوو بەلای کەمەوە 152 کۆبوونەوە بکەن. 5 لە ماوەی ئەم خولەدا لەو 96 کۆبوونەوەیەدا 134 جار ئامادە نەبوونی ئەندامان هەیە واتە غیاب جا غیاب بێ و یاخود بە ناوی مۆڵەتەوە نووسرابێ کە ئەمەش ڕێژەکەی زۆرە. 6 لەم خولی گرێدانەدا ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە قسەیان کردووە 4 پەرلەمانتار هیچ قسەیەکی نەکردووە واتە لە ماوەی 6 مانگدا 4 پەرلەمانتار هیچ قسەیەکیان نەکردووە 14 پەرلەمانتار 1 جار قسەیان کردووە 15 پەرلەمانتار 2 جار قسەیان کردووە 11 پەرلەمانتار 3 جار قسەیان کردووە 11 پەرلەمانتار 4 جار قسەیان کردووە 15 پەرلەمانتار 5 جار و 4 پەرلەمانتار 6 جار و 5 پەرلەمانتار 7 جار و 8 پەرلەمانتار 8 جار و قسەیان کردووە بەم جۆرە و 14 پەرلەمانتار لە 12 جار زیاتر قسەیان کردووە. کاتێک ئێمە باز لە قسەی ئەندامانی پەرلەمان دەکەین زۆر قسەکردن و کەم قسەکردن مەرج نییە بۆ ئەکتیڤی ئەم پەرلەمانە خۆ ئەوانەی کەوا زۆریش قسەیان کردووە بەڵام لە مەیدانی واقعیدا چیمان بینیوە سەوز ببێت تایدا بەڵام گرفتیشە ئەندامێکی پەرلەمان لە خولێکی 6 مانگیدا هیچ قسەیەک نەکاتن و تەنانەت لە راپۆرتەکەی بەبوونەی سەری ساڵ بڵاومان کردبەوە 2 ئەندام پەرلەمان هەبوون لە 2 خولدا و لە ماوەی 1 ساڵدا هیچ قسەیەکیان نەکردبوو ئەمە نیشانەی ئەوەیە کەوا ئەم پەرلەمانە وەکو پێویست بەڕێوە ناچێت. ئەمە ئەگەر پوختەیەک بێ ئێمە لە راپۆرتەکەی خۆماندا کە ئەم راپۆرتەیە راپۆرتی چاودێری و هەڵسەنگاندنی پەرلەمانی کوردستان کە راپۆرتی ژمارە 4 کە هەموو داتا و زانیاریەکان و تەنانەت یەک بەیەک ناوی ئەندامانی پەرلەمان و غیابەکانیان و قسەکردنیشیانی تێدایە کە مەبەستی ئێمە ئەوەیە فشار دروست بکەین لەسەر پەرلەمان بۆ ئەوەی پەرلەمانێکی باشمان هەبێ لەم هەڵسەنگاندنەدا هاتووین ئێمە پشتمان بە چەند پێوەرێکی نێودەوڵەتی بەستووە.